لەسەر هەر کەسێکی پلانێکی بخۆدانیتن ji بۆ هەر کارێکی دا ئەمۆ هەنگەریانێکی دناو زانک و یا جیهان هەولێردا بکەین داکو بزانین خوێندکار هەتا چ ڕادەی بە پلان کار دەکەن. تۆ ژیانە ڕۆژانە خۆدا بە پلان کار دەکەی یان نە؟ ژیانی ڕۆژانە خۆی هەمووی دووبارەیە پلانەکەیان چۆن بڵێ یەک جار دایدنێ هەمووی دووبارە دەڕۆ. ئێستا من پلانی من چییە؟ هەموو ڕۆژ بەیانیان دێمە کولیە سعات 2 دەڕۆمەوە سعات 2 دەڕۆمەوە شتە دەکەم ئەوە پلانی ناوێ یعنی شتێکە ڕسمیە لەسەرمان ناگۆڕێ. یعنی تۆ بە پلان کار ناکەی؟ پلانە خۆی پلانە ینی چۆن بڵێ ناگۆڕێ شتە لایمە ئەوە بە پلانی ڕۆژانە ناگۆڕێ بەڵام وەک بڵێ ینی پلانێکتە بێ بۆ داهاتوو بیکەم با بە پلانە. بۆ خوێندن تا چ پلانێک نینە؟ خوێندن ئێسامە ئەخیر ساڵمانە پلانی ماوەیە تەواو بین تەخەڕوجیکەین بەس دوای خوێندن ناپلانم نییە. چەند گرنگە خوێندکاریانژی هەر کەسێک بیتن بە پلان کار بکەتن داکو بشێتن سەرکەفتنێ تۆمار بکەتن. بەڕای من هەر کارێک کە دەیکەی ئەگەر پلانت نەبی بڕوان ناکەم سەرکەوتو بی. باشەکە چ هەیە بوان ئەوێت بێ پلانن ینی عەشوائیی بکار دەکەن. ئەوەی بەڕای من ئەوەی بێ پلانە پێویست ناکە گلەی لە بەختی خۆیکە ینی بڵێ ژیانی من خراپە لەبەر هەر هۆیەک کە بێ لەبەرەوە بۆ کە خۆی بێ پلانە ینی خۆت پلانت نەبی پێویست ناکە چاوەڕێکێک کە ژیانت چاک بیتن کە خۆت پلانت بۆ خۆت دانا ئەکید بە هەمووی باش دەبی. بەڵێ خۆی پیلان شتێکی زۆر باشە بۆ نمونە تۆ لەگەڵ کۆمەڵی قوتابیە بتوێ گەشتێ بکەی پێشەوە پیلانی بۆ دانێ ئایا شوێنەکە هەڵەبژێری بزانی بۆ کوێ ئەڕۆی دوای و کەسانی کە لەگەڵتان ئایا لەگەڵ تا گونجێن بێناو شوێنە بۆیە پیلان زۆر زەرورە بۆ مرۆڤ داینێ. بەڵێ پیلانمان هەیە بۆ نمونە ئیستا تۆ خوێنی کەیتە زانکۆوە پیلانە هەیە ئایا بۆ ئەخوێنی بەس لە وڵاتەکەی ئێمە ئەگەر پیلانیش دانی لەوانەیە لە ئامانجا هیچی نەبێت چونکە تۆ خوێنیەوە موساڵە لەوانەیە لە زانکۆیە پێویستێ بە تەعینات بێ تەعین نەبی یعنی حکومەت ئەگەر پیلانی هەبێ بۆ میلەتەکەی زۆر باشە گینا خۆی میلەت پیلانی هەیە بەڵام کەس گوێی لێ ناگرێت لە وڵاتی چناتە ئەف قەیرانن نەها هەرێما کوردستانی تێدا دەرباز بیتن نابینیش بەرنەبوونە پلانەکە گونجایە؟ بەڵێ ئەیسا و قەیرانەی کە ئێمە هەمانە زۆر لە وڵاتان قەیرانە بوو بۆ نمونە وەختی خۆی عێراق حەساری لەسەر بوو بەڵام عێراق پیلانێکی تۆکمەی بۆ خۆی دانا توانی بەڕێ و ببرێ بۆ نمونە وڵاتی ئێران ئیستا حەساری لەسەر بوو هەتا ماوانەی ئەخیریش توانی خۆی لەناو وڵاتەکەی خۆیان ئینتاج بکە توانی پیلانێکی تۆکمە بۆ خۆی ڕابکێشێ کە پێویستی بە وڵاتانی چواردەوری خۆی نەبێت. تۆ دژیانە خۆیان ڕۆژانەدا تو بە پلان کار دەکەی یان نە؟ بەڵێ سەرەتا بە خراتی کەناڵی بادی دەکەم بەڵێ هەڵبەتە خۆی لە خۆیدا ئینسان دەبی پلانی هەبێتن بۆ هەم ژیانی ڕۆژانە هەم لە داهاتوودا دەبی پلانی بچکو ڕێخستنی ژیانی ڕۆژانت پێویستی بە پلانە و ئینسان هەر تاکەک لە کۆمەلگا ئێمە پێویستە بە پلان کار بکات چکو ئەگەر ئینسان بە بەرنامە و پلان کاری کردن دەتانیتن داهاتووی بۆ خۆی زامن بکە. ئێستا من وەکو قوتابیەکی زانکۆ هەڵبەتە پلانم هەیە ینی لە زانکۆ دەردەچم و بەرنامەی ژیانی من ئەو لە زانکۆ دەربچم بتوانم خزمەتی کۆمەلگاکەم بکەم و ئەوە نەبێتن بەس مەبەستی من بەدەستێنانی بڕوان نامە بیتن. بەڵێ پلان ئینسان هەموو مرۆڤێک پێویستە پلان و بەرنامەی بۆ ژیانی خۆی هەبێتن و گرنگیش نییە ئینسان ینی بە پێی تەمەن و گەنج بیتن و بە تەمەن بیتن گرنگەوە ئینسان هەموو ینی پلان دانان پەیوەندی بە تەمەنەوە نیە لە هەموو تەمەن هەموو ئاستەکان پێویستە ئەمە پلانمانە بیتن. تۆ دژیانە خۆدا پلانێ بەکاردێنی؟ بەڵێ هەڵبەت ئێستا من بەخۆم کە ئستا عالیان لە کۆلێژ دەخوێنم و قوتابیم و لە داهاتوو دەمکە بڕوانامە بەدەستێنا دەمەوێتن بتوانم خزمەتی کۆمەلگاکەم بکەم ئەوەی پلانەکەم پلانی من ئەوە نی یعنی ئەگەر پلانم نەبیتن ئەوەی دەبیتن لە ماڵی دانیش بدەیت خەریج کولیەمە ئیدی نە کە کولیەم تەواو کە دەبیتن خزمەتی کۆمەلگاکەم بکەم و دەوام بکەم و پاش کۆلێژ و هەڵبەتە شتی تری لە دوایە و زەوازکردن و بەڵێ هەواڵ هەنەک و بێ پلان کار دەکەن؟
بەڵێ بەڵێ هەیە چکو ئێستا من برادر هەیە هەم لە کۆلێژ لەگەرمە هەم برادری ترە لە دەرەوە دەیناسم تاوان ویست پلانی نێدرێن کاکە ژیانی ڕۆژانە چکتر هەر ژیانەکە هەر دووبارەیان ئەوڕۆ دەڕوا سبێنی هەمان ڕۆژ دێتەوە نە کاکە ئێستان دەبیتن پلانی هەبیتن چونکو ئینسا من بەخۆم کە پلانم هەیە حەز بە خۆشی دەکەم بەس داهاتووم ڕوونە لۆ چونکو ئەمن کە دەخوێنم خوێندنی تەواو دەکەی بالفعلانی دەبیتن داهاتوت لە بۆ خۆت دیاری بکەیت چکو ئاسۆد ڕوون دەبی لە ژیانت. تۆ وەک خوێندکارێک هەتا چ ڕادەی بە پلان کار دەکەی؟ بێگومان پێشەوەی کەەوە هەر ڕۆژێک بێمە زانکۆ پلانی خۆم هەیە بۆ ئەوەی کەەوە پێشەوەی مامۆستاکە ئەو بابەتە شەرحکە من پلانێکم داناوە بۆ ئەوەی لەگەڵ شەرحەکەوی و منیش ئیزافەیەکم هەبێت بەبێ پلان هیچ کاتێک ناچمە پۆلەوە. چەند گرنگە ئینسان بە پلان کار بکەتن؟ نەوەک تەنها قوتابی هەر هەمومان پێویستەکەەوە بە پلان کار بکەین بەڵام زۆر بەمان پلانەکە بە پلان کار ناکەین تەنها دەڵێن پێویستە و بکرێت بەڵام جێبەجێ ناکەین. تو نبینی ئەف قەیرانێ نەها هەرێما کوردستانی تێدا دەرباز بێتن تو نبینیش بەرنەبوونا پلانەکە گونجایە؟ بێگومان کاتی خۆی دیانوت حەبیبی نەجار بنووە بێ خەم و خەیاڵ خودداییە کە دەرگای هزار ئەوە کاتی خۆی وابوو بەڵام ئێستا نابێ ئێمە بێ پلان بێن ڕاستە دەتوانین بڵین کەەوە قەیران هەیە کێشە هەیە بەڵام ئەوە هۆکارێکە بۆ ئەوی کەەوە مێشی مرۆڤ ماندوو بێت ناتوانێت بە پێی پلانەکە بێتە دەرەوە یان پلان دابنێت بۆ ئەوی بێتە دەرەوە بەڵام لەگەڵ ئەوش پێویستە هەرگەر تۆزێکیش بێت پلانی هەبێت. چەند دەبینی خوێندکارێکمان بە پلان کار دەکەن دژیانە ڕۆژانە خوددا پلان یاخود نەخشەدانان یان بیرکردنەوە لەوەی کەوە ئەمڕۆ چ دەکەین بەگشتی لای مرۆڤ بەگشتی بە تایبەتیش لای خوێندکار و قوتابی کاری هەرێ سەرەکی تی شەو بل لە نووسن دەبێ ئەوەی کاری بووە کە کاری بەیانی بووە ئامادەی کردبێ وەکو خوێندکارێک ئەو دەرس و بابەتانەی هەیەی ئەوەی کە پێی دەگوترێ ئیمتحان یاخود دەرسی ئامادەکردن ئامادەکرا و ئامادەی کردی بەیانیش بە پلانێک هەر لەگەڵ لە خەوە هەڵسان با نیو دەقا و خوێندکارە ئەو تەڵەبەی بیر بکاتەوە چی بکەم ئەمڕۆ چم هەیە ئەو چم هەبوونە دانانی ئەو پلان و ئەو نەخشەیە کە خۆی دەوێ لە خلالی ئەو ڕۆژە چی بکات چۆن خۆی ئامادەکرد بۆ فلان ئیمتحان چی کەم و کوڕی هەیە تا ئەو کاتەی دەگاتە کاتی ئیشەکەی چارەسەری بکات بەبێ پلاندانان هیچ کارێک سەرکەوتن نەبێت پلاندانانی جوان ئەمە قەولێکی معروفە لە مەجای لێکۆڵنەوەی ئەکادمی دەگوترێ پلاندانانی پێشوەختە واتە نیوەی سەرکەوتن. ئایا بە پلان کار دەکەن تۆ دەبینی؟ بەڵێ هەندێکیان هەندێک خوێندکار هەندێک قوتابی هەندێک تەڵەبە هەن ئەوانەی کە بەمانای کلمە ڕەغبەتی سەرکەوتن و فێربوون و زانستیان هەیە چونکە زانست وەرگرتن خوێندن واتە ئارەزووی مرۆڤ بۆ زانینی زیاتر بۆ تێگەیشتنی زیاتر بۆ کەسبی ئەو زانست و زانیاریە تازانەی کە لەسەر دەمی عەولەمە و تەکنەلۆجیایە بەڵێ هەندێکیان کار دەکەن بەداخەوە هەشە وەکو ئاسایی هەر مرۆڤێکی ئاسایی لە بەیانیەوە لە خەواڵ دەستێ تا ئێوەرە نازانی چی کردووە کارە ساتەکە لەوەیدایە چونکە ئەو قوتابیە ئەو خوێندکارە دەبێ هەست بەوە بکە ئەو لە ئایندەدا پیادەی مجتەماع دەکە ئەو دەبێتە ڕابەری کۆمەڵگە چ لە بەڕێوەبردنی کاروباری ئیداری چ لە بەڕێوەبردنی کاروباری نێوماڵ چ لە بەڕێوەبردنی کاروباری دەوڵەتی ئەو ئایندەیە بەداخەوە هەندێکەنە بەبێ بەرنامە بەبێ پلان پێتویە لەسەر هەر کەسێکی یانژی بەس خوێندکار پێویستە لەسەر هەر کەسێکی بە تایبەتیش خوێندکار بە تایبەتیش تەڵەبە بە تایبەتیش قوتابی چونکە دەبێت ئەوەیان سبەی دووز بەی تەخەڕوز دەکات دەردەچێت لە زانکۆ دەبێتە خاوەن بڕوانامەی بەرزتر دێنتەوە دەبێتە تاچێکی ئەکادمی بە زانست پەروەردەکرا و بۆ قیادەکردنی مجتەماع بۆ ڕێنیشاندانی مجتەماع بڵێ لەسەر تەڵەبە لەسەر خوێندکار لەسەر قوتابی زۆر ئەساس و گرنگە خاوەن پلان و نەخشەی خۆی بێت. دیتناتە چەند گرنگە ئینسان بە پلان کار بکەتن دژیانە خۆدا پلان گرنگە هەموو شتێکمان دەبی بە پلان بیتن بە پلانیستە ئەو شتانە دەکەین و دەبی
پلان دانێ مەسەرەن بۆ جلوک و بەرگمان و ڕۆژانەمان و بۆ چوونە دەرمان و بۆ خوێندن هەموو ئەوانە دەبی بە پلان بکەی کاری چاک یعنی ئەو دەبێ بە پلان کار دەکەی یان بەێ بەێ مەسەن لو داوام جلک و بەرگان شاواندا دەنێن جلکۆکانش خوێندن و شتیش بە پلان ئەوی دەکەین جەدووە ئەوی دادنێن بە پلان کار ئاسان دەبیتن مرحلە چەندی تو دوو پلاناتە بۆ پشتی تەخەڕت چییە؟ والله پلانی يعني پلانی وەڵە زۆرمانەیە تا وەختیش خواکەریمە سپاس بەێ تۆ بەڕای تۆ چەند پلان گرنگە دژیانە مرۆڤیدا مرۆڤ بکار بینیتن طبعا بەرکە بە بپلان ئیش بکە بە عشوای ینی ژیان زەحمەتتر دەبی لە بۆی کە لە تا ئەوەی کە بە پلان ئیش بکە پلان شتێکی باشە لە ژیانی ڕۆژانەماندا پێویستە هەمومان بە پلان ینی ئەگەر ئیشەکانمان بکەین باشتر دەبی و سەهلتر دەبی لۆمان تۆ بە پلان کار دەکەی؟ طبعا ئەمن بەیانیان کە هەڵدەستم دەبی پلانێکدانم لە بۆ ئەو ڕۆچم هەیە چم نییە بەعشوایی نابی هەموو شتێکی بکەین مرحلە چەندی تو؟ دوو تا پلانێک دانایە بۆ پشتی تەخەڕت؟ والله ئیشاءالله من ئیشی خۆم هەیە ئەگەر ئیشاءالله لەو جامیعەش تەواو بکەم تەخەڕوج بکەم نازانم ئەوجە لە ئیشەکەم بەردەوام دەبم یان پلانێک لە بۆ ئێستادا دەنێ هەندێک کەس هەنە سەڕێح نینن و بێژن یعنی ئەم پلانێ ناکەین بەس بۆ مەد نادانە دیارکردن بۆ والله ئەجەوە دەکەتە سەر ڕای شخصەکان سەر طبیعەتیان هەندێک کەس ینی شاراون هەندێک ئیش دەکەن ینی والله با بڵێن ینی سەریح ئەگەر ئێستان بە پلانیش نەکەم یەکسەر پێت دەڵێم زۆر طبیعیە بەس ئەمن ئیشی من وایە کە هەڵدەستم دەبی بە پلان ئیش بکەم تۆ دژیانە خۆی ڕۆژانەدا پلان بەکاردێنی یان نە؟ بله ئەکید یعنی هەر کەسێکی دەبیت یعنی پلان هەبیت ژیانە خوددا و بەرنامە هەبن بۆ هەر جا چی کارێت ڕۆژانە بن یا خود پلان هەبیت بۆ پشتی پرۆسا خوێندنە ئەگەر تەواو کرد دەبیت پلانەکە بیت تو مرحلە چەندی؟ مرحلە چهارم پلانەتە چییە بۆ پشتی تەخەڕت؟ ئینشاءالله ئەگەر بله ئەکید یعنی بواری خوددا اختصاص خوددا ئەگەر تەواو بیم پلان هەیە یعنی اختصاصم قانونه اگر توابیم انشالله دست بکاره محامات که میجا پشتی هنگه میال بره یعنی پلان ماستر باشە تو بەری بهەیە بەشی یاسا تا بخۆ پلانێک دانا بۆ یعنی من دوێت بچمە بەشی یاسا بينويد اكيد يعني بيشي يعني كوبيجن اشتو مرحله نواندی بيجي بولا نهيبيم من پلان دانه بی که از بشم قانون و من هدفك بخود یاری کردی بی که تیره که یعنی بگم آرمانجا خو تنێ بۆ خوێندن تو پلانێ بکاردێنی یان دژی دروژانە دروژێن طبیعیدا سر کاتن مینید هند جارا اگر مروی یعنی کات نبید لازمه کات خود ترخام بکد و اوی بشیتن یعنی برا بگتن کنی که هم طلبه نجی دبید کاته در چونه دیاری کرده بید یه سفر هم دیاری بکن و کاته خواندنی جاری بکن پلانەدا پلانی بکاردێنی یان نە؟ بەڵێ پلان گرینگە بۆ ژیان لەبەرەوەی ئەگەرە تو پلانت نەبی لە ژیان سەرکەوتن بەدەست ناینێ یعنی هەموو ئینسانێک پێویستە لە ژیانیدا پلانی هەبیتن چکە ژیانی ڕۆژانەت دەبی پلانی تێدا بەکاربینی بۆ سەرکەوتنت پلان زۆر گرینگە بەڕاستی تو مرحلە چەندی؟ مرحلە چارم تا پلانێک بە خۆ دانایە پشتی تەخەڕت؟ بە قورعان پلانم هەیە بەس نازانم ئایندەمان چی لێ دێتن ئێستا دیار نییە من ئێستا سبێنێکە کە کولی تەواو دەکەم دیار نییە کە دامەزراندن نییە ئەوجا پلانەکە نینە کۆ خوێندن بەردەوام بی؟ نا پلانی خوێندنم نییە لەبەرەوەی خوێندن بابزانم چ ئیسفادەشی نمایە نازانم ئاخر کووە خوێندن گەل برادەران تۆ دەما چنە بازاریان گەشتێک پلانی دانن؟ بەڵێ پلانی دادنێ لەبەرەوەی ئەمە ئێستا
دەبی پلانی دانێ کە دەچین چ دەکەین لۆ چ دەچین هەروەها لە بەڵێ سپاس تۆ بەرە تۆ چەند گرنگە ئینسان پلان بە خۆدانی دژیان ناخۆدا لای خۆی لە ژیاندا پلان گرنگترین شتە کەوا مرۆڤەکان پەیڕەوی بکەن چکە کە پلانت نەبێت یعنی هیچ شتێکت بۆ نایەتە جێ تۆ پلانی بکارتێنی دژیان ناخۆدا بەڵێ یعنی نمونە ئەوەیە کەوا تەواوت کرد ئێستا گەر پلانێک دانێ سەرکەوتووە بی لە ژیاندا مەرحەلە چەندی تۆ مەرحەلە چوارم محاسبە باشە تا پلانێک دانا بوو کە تو بهەیە بەشی محاسبە پێش یعنی بیا مەرحەلەی بەڵێ دەگەل برادەران پلانات دانن بوون منە بچنە بازار گەشتێک بەڵێ لە ژیاندا ینی کە پلاندانی ینی دەتوانی شتەکان بکەی ینی ڕۆژانە دەتوانی شتەکان جێبەجێ بکەیت کە پلاندا تو دژیانە خۆیان ڕۆژانەدا پلانی بکاردینی یان نە بەڵێ پێویستە هەموو مرۆڤک ینی پێش هەموو شتێک پلانی هەبێت پێش هەموو کارێک پێویستە ینی پلانی هەبیتن ئایا ئەو ئیشەی لۆ چاکە یان هەر شتە چیەیە پێویستە پلانی لۆ دانێت و داهاتووی کووە دەبیتن شتە چێوە ئایا جێبەجێبی نابی ئەوە لە دەست خوایە بەس گرنگەوێ ئینسان پلانە چ هەبیتن لە ژیان پێش هەموو شتێکی دناف خێزانێدا پلان چەند گرنگە خێزانێدا پلانێکی دانی پلاندانان پێویستە تو مەسەلەن ئەو کەسەی باوکتە براتە یان بە خۆت زاریوەیە پلانی بە خۆ دانێ شتەچی پێویستە ینی هەندێک کەس هەنا پلانی بەکار ناینن تا چه هەیە بوان بێژاوی پلان بەکار ناین دژیان ناخۆدا بە خودای ئەوانە نازام تا چەند سەرکەوتونە بەڵام یعنی پلاندانان پێویستە هەموو کەسێک پلانی هەبی لە ژیان ئایا ئایندەی چۆن دەبیتن مەسەلەن ئەماخینین پلانمان هەیە کە دوا ڕۆژ چیەکەین و چی ناکەین ئایا جێبەجێبی نابی ئەوە شتێکی لە دەست خوایە تۆ دژیانە ڕۆژانەیە خۆدا تۆ پلانی بکاردینی یان نە بەخۆی سەرەتا بەخێراتتان دەکەین بۆ کەناڵەکەتان بۆ زانکۆکەمان بەخۆی سەرەتای هەموو شتێک لە ژیانی مرۆڤدا سەردا بە پلان دەست پێ دەکات چونکە ئەگەر تو هەر پلانێک لە شتێکدانا ئەوە 180 لەوانەیە دەرچیت بەڵام 120ەکەی زەحمەت دەرچیت بەڵام سەرەتای هەموو شتێک لە ژیاندا پلاندانان زۆر ئەساسە بۆ ئەو کەسێک کە پلانی هەبێ بۆ شتێک بۆ دابڕێژێت لە ژیاندای خۆیدا مەرحەلە چەندی تۆ مەرحەلە چارم باشە پلاناتە چێ بۆ پشتی تەخەڕەج ئینشاڵڵە وڵای ئەجامەش دەگەر ئەو شخصی خۆی ئایا تا چەند پلانی هەیە پاش تەخەڕجکردن چ بکات چ نەکات ئەمەر دەگەر ئەو شخصی ئینشاڵڵا ئەگەر دەرچم ئەوە ئەگەر توانامە بوو دەتوان بخینمەوە یان بتوانم ئیشێ بکەم پلانێک دابنێم بۆ ئەوەی ژیانی خۆم پێ بەڕێوە بم بەرنامەی دانینە تو ژیانە هەفژینێ پێک بینی وڵای ئینشاڵڵا مەش دەگەر سەر قسمەت نسیبە پلانم تا ئێستا دام نەناوە بۆ ژیان تا نەدانا ئەو پلانە ناشتا دام نەناوە بۆم پلانە چەند گرنگە دناف خێزانێدا پلانێک هەبیتن پلان بۆ هەمی تشتی هەبی بەخۆی پلاندانان زۆر ئەساس لە نێوان هەموو کەسێکدا خاستە لە نێو خێزاندا چونکە گەر خێزان پلانیشان لە معبەنی خۆیان نەبوت ئەوە بەڕک ناخۆشە بەڵام پلاندانان زۆر ئەساسە بۆ هەموو شخصێک هەر شتێک بە کارێک دانان توش ژیانە خۆیان ڕۆژانەدا پلانێ بکاردینی یان نە نەخێر بەکارناینم بۆ بەکارنایی وڵایی هەندێک جار شتەکان لە ناکاو ڕوودەدا ئیتر هیچ لە ژیانم پلانمدا نەناوە نەخێر تو سەرکەفتی دەما تو پلان بکار ناینی تو نبینی تشتێن تا سەرکەفتنی من پێم سەرکەفتە پێم باشە شتێکی باشە بۆ من پلان بەکار ناین زۆریش سەڕیحی بەڵێ باشە تۆ مەرحەلە چەندی چوار تا چ پلانێک نەدانایە پشتی تەخەڕج نا پلان شتم نییە هیچ بەکار ناینی پلانێت ژیانە خۆدان لەو زڕفەی ئێستا قەیرانی دارایی و ئەو شتانە هەیە ڕاستی ناتوانم پلانێک دابنێم و دوایش هیچ شتێک نەبێت هەر دەڵێن باشتەکان چۆن هاتووە بە ئاوا
قەیرانە دارایی تەسیر پلانێنتەکەیە تأثیری لەسەر پلانەکانی هەمووما کردو یعنی سە من تەخەڕوج دەکەم پلانی من هیچ پلانێکم نییە بڵێم لە داهاتوو ئەوە دەکەم چکەی شتێکمان ڕوون و دیار نییە هەر ئەوەندە ئەزانم کە تەخەڕوجمان کرد دانیشتن وەکو جەماعەتەکانی تر لە ماڵەوە دەبین چ بەشێکی تۆ دارایی بانک باشە تە پلانێک نەبوو پێش ینی بۆ تە پلانێک نەدانابوو کت و دچیە فلان بەش با زۆرم حەز دەکرد لە بەشی قانون دەرچم بەس دەرەجەکەم زۆر بەرز نەبوو لە حکومیش ناوم نەهاتەوە ئیتر لەو بەشە وەرگیرام ئەلحەمدولله تو نبینی ئەگەر تە پلانێک داناباتە زیاتر سعی کرد بە دەرەجە باش تە ئینابادا چیە بەشی یاسا وا بڕاست دەکەی بەس هەوڵمدا زۆر هەوڵمدا بەس دەرەجەیەکی وام نێنا هیچ پلانجی بەکار ناینی ژیانە خۆدا نانە هیچ حەزم لێ نییە تو ژیانە ڕۆژانە خۆدا پلانی بکاردینی یان نە بەێ دەبێت مرۆڤ هەر مرۆڤێکی پڵۆنەخوا هەبیت ڕۆژۆنە سەر بەرەوەی دەبێت چاوتیا زۆن کوێ زۆنگە پڵۆنەخوا بیت تو چ مەرحەلەی مرحلە دوومە لە ئیدۆرە اقتصاد بەشی دۆڕای بانک بەێ پلانێک دانابوو کە تو بێوی بەشی یعنی تە فکرێ خۆدا ناوەڵام من بەشێکی دیکە بەس چ بکەین دەرەجەکە واتف نەبوو بینیش بەرنەبوونا پلانەکە گونجای تو نەشیای بچێ ئەو بەشی تەدوێتە بەێوەڵام پڵۆنەکە و گونجۆ نییە ڕاستی پشتی تەخەڕۆژ پلاناتە چییە خودي خطوبيت ولا هو يعني بشتي تخرج زحماته يعني هاتو تعيينات زحماته دجيانا خويا روجانا دا بلان بكارديني يانا بلى طبعا بكاردينين جنب بلان برا وناس نقدر بلان نبيتن لبو دهاتو يخوت نعطي سركوتو نبي امان زت شبه بيجي دبي طبعا بلان تبيتن بلان كشكو دادني اوج ببي او جاني خوتا تصندق لقر خود دا گونزيتن تصن لقر خود ريك دكويتن بلان هەتا برێ گرینگە یعنی لە بۆ ژیانی خۆت ئەگەر تو پلانت نەبی لە شتەچی ناتانی ئامانجەکەی بە تەواتی پێچی بەڵام ئەگەر پلانی شت نەبوو ئامانجەکەی لەوانەیە بپێچی بەڵام بەکەم و کورتی چ بەشی حاسەبە تا پلانێک دانابوو کە تو بێ بەشی محاسەبە طبعا بەدڵنیە ئەگەر پلانێکی شم نەبیتن بەڵێ ئەگەر پلانێکمان نەبایە نەمان دەتانی ئەمە ئەو ئامانجێک هەمان بپێچی پلاناتە چێ بۆ پشتی تەخەڕشتە دانایە چ بکەیت ئەگەر بگونجێتن ئەو دەتانم یعنی ئەگەر بگونجێ لەوانەیە بچمەوە بەردامی بە خوێندن بدەمەوە بتانم یعنی ماستێری بینمەوە ئەوجا ڕێک پلانێک نەدانا بۆ ژیانە خۆیان شەخسی ژنێ نانا ئەستەغفرە لەو شتانە دوورین لەو شتانە دوورین جارێ ئەو شتانە شتی گرنگتر هەیە لەوی جارێ بە ئەمە لایەکی کودەری بەرقەرار کرد ئەو زەدەینە سەرەوی ناف خێزانێدا چەند گرنگە پلانێ بکاربین دناف خێزێدا چ لای ئابووری بەیان چه هەر لایەک بیت لە بۆ ئەخرەت و کە لە دەرێت و پلانت هەبوو طبعا دەبی لە ژۆری پلانەکە دانابیتن لە ئەوەی لە ژۆرێ ئەتوو بابرین ئێستاکە دەتوێ ماستێری بینیەوە ئەگەر ئەتوو لە ژۆرێ تەمەشای ژۆری خۆت نەکەی ماری خۆت نەکەی ناتانی پلانەکەی بە تەواتی پێچی چونکە ئەتوو هەموو شتێک پێویستی بە مادیە معنەویەکەش لەگەری ئەگەر ئەتوو لە ژۆرێ پلانەکە تاو ڕێک نەکەت بیتن بەلایانی مادی و معنەویەکەی ناتانی لە دەریش پلانەکەت بە تەواتی 100% جێبەجێ بکەین نەبوونا پلانەکە گونجای دە هەر کارێکی گرێدا دی ژیانە مرۆڤیدا هەلبەت ئەنجام دێ نەگەتیڤ بن لەسەر ژیانە ڕۆژانەیە مرۆڤی لە دوماهەیەژی بینە ڕەنگەشتینە دومایکە خەلەکە vê هەفتیە تا هەفتیەکە دیبەتێکی دیژی بەرنامەی دەربڕین بمێنن بخێر بەخاترە هەوە.